گروپی مۆزیکی BTS لە هەموو شوێنێکن بۆ پتر لە 3.6 ملیار جار سەماکانی گروپی کەیپۆپی سەرنجڕاکێش لێدراون هەر لە سیئۆلی شاری ئەم گروپەوە هەتا دەگاتە هەوادارانی لە سۆماڵ. ڕۆژی سێشەمە باندی BTS چالاکیەکانیان هێنا بۆ کۆشکی سپی و لە دوا ڕۆژی چالاکیەکانی مانگی کەلەپوری ئەمریکایەکانی بەڕەچەڵک ئاسیایی و هاوایی و هەروەها پاسیفیک لەگەڵ سەرۆک جۆ بایدن کۆبوونەوە. ئەمە شەرەفێکی مەزنە کە بانهێشتی کۆشکی سپی کراوین بۆ توێشکردن لەسەر مەسەلە گرنگەکانی پەیوەست بە تاوانەکانی ڕقوکینە دژ بە کەسانی ئاسایی و هەروەها ئاوێتەبوونی کەسانی ئاسایی و هەموو جۆرەکان. شیکاری کۆریا ژان لی لە سنتەری وڵسن دەڵێت ئەمە کارێکی ڕشدە بە ڕەچاوکردنی پلاتفۆرمە گەورەکانی ئەم گروپە هەروەها ئەڵکشانی ئاستی ڕقوکینەی تاوانەکانی دژ بە کەسانی ئاسیایی لە ئەمریکادا. بەڕوونی ئەمە هەڵوێستێکە ئەم باندە میوزیکە دژ بە سیاسەتی فەرق و جودایی گوتیانەتە بەر جا بە دڵنیاییەوە دەنیان دژ بە ڕقوکینەی بەرامبەر کەسانی ئاسیایی بەرز دەکەنەوە ئەوەی دووچاری بوونەتەوە و ئەوان ئەم ڕقوکینەیە لە کەسانی هاوشێوەی ئەندامانی ئەم باندە میوزیکە ڕوودەدات بەدی دەکەن. ڕاستە هیچ کەس لە ئێمە لەوان ناچێت بەڵام ئەوان سەرنجڕاکێشن و بە دڵنیاییەوە ئەوان لە ژیانی ڕۆژانەیاندا لە من و تۆ دەچن. ئەوان دەزانن کە دەشێت لە هەر ساتێکدا بێت لە ئەمریکادا بکرێنە ئامانج. کاتێک گروپی BTS قسە دەکەن هەواداران گوێ دەگرن. ڕۆژی سێشەمە بە سەدان کەس لە بەرگەرمای سوتێنەردا لە دەرەوەی دەروازەکانی کۆشکی سپی گردبوونەوە بۆ ئەوەی چاوێکیان بەم باندە مۆزیکیە بکەوێت. لە ساڵی 2020دا ئەم گروپە 1 ملیۆن دۆلاری بەخشیە بزوتنەوەی ژیانی ڕەشپێستان گرنگە و هەروەها 1 ملیۆن دۆلاریشان لە هەوادارانیان کۆکردەوە. ئاری ئەوەی دانیشتوویەکی ویلایەتی مێریلەندە بە چەند کاتژمێرێک زووتر گەیشتە جێ بۆ ئەوەی چاوی بەو باندە مۆزیکیی لای پەسەندە بکەوێت. من پێم وایە بۆ من وەک ئەمریکاییەکی بەڕەچەلەک ئاسیایی دەبینم خەڵک داکۆکی لە یەکتری دەکەن. کەسانی وەک گروپی مۆزیکی BTS لە ڕاستیدا هەندەرن بۆ کاری چاکە. گروپی مۆزیکی BTS بۆ یەکەم جار لە ساڵی ڕابردوودا دەستیان خستنێ و کاری دیپلۆماسیەوە کاتێک لە نەتەوەی گرتوەکان دوان و ئاهەنگیان پێشکەش کرد. زۆرێک لە خەڵقان بەهۆی گروپی میوزیکی BTS ئاگا هاتن و لە ناکەودا نەوەیەک و هەروەها جۆگرانی لە بواری دیپلۆماسیەدا بە ئاگایەنە. جا ئەگەر سەبارەت بێت بە دیپلۆماسیەت یان مەسەلەی گۆڕانی کەش و هەوا یان سەبارەت بێت بە مەسەلەکانی هەست و سۆز یان نەخۆشی دەرونی بێت وەک مەسەلەکانی هاوڕێگەسخوازانی نێرومێ یان مەسەلەی نەژادپەرستی من پێم وایە گروپی BTS هەستیان کرد بەوەی کە بەرپرسیارەتیەکیان لە ئەستۆدایە ئەوەش کارێکی گرنگە و زەمینەی نمونەیەکی باشدا دەڕێژێت. بەبێ هیچ گومانێک ئەوان گروپێکی مۆزیکی حەوشەهانن بە ناوی پۆپکەی و تۆماری پیشەسازی مۆزیکیان شکاندووە و لە وڵاتی خۆیان هێندە خۆشەویستن بەو ئەندازەیی کاربەدەستانی باڵای وڵاتەکەیان بەم دوایانە و بە ئاشکرایانە تاوتوی ئەو مەسەلەیان کرد کە ئەندامانی ئەم گروپە مۆزیکیە خزمەتکردن لە نێو لەشکری نیشتیمانی وڵاتدا نەهانگرێتەوە.